زان پێکەوە راپۆرتەکەمان بینی سەبارەت بەو هەوڵانەی دەسەڵات بە شێوەیەکی گشتی لەسەر بێهیواکردنی خەڵک دروستکردنی لیست و گروپ و کەسایەتی ساختە لە بەرامبەر دەنگە ناڕازی و هێزەکانی ئۆپۆسیۆن جگە لەوەش بابەت و پرسی هەڵبژاردن کە لە هەرێمی کوردستان لە سەرەتای پانۆراما چەند راپۆرت و هەواڵێکمانە بوو سەبارەت بەوە دەپرسین کە بۆ هەر کاتێک کە هەڵبژاردن و وادەی هەڵبژاردن دێتە پێشەوە پارتی وەکێتی پەنا دەبەنە بەرهێنانە پێشەوەی پرسی دەستور بابەت و پرۆژە یاسای دەستور و لەگەڵ ئەوەی کە بەشی زۆری لایەنە سیاسیەکان لەگەڵەوە کە هەرێمی کوردستان دەستوریە بێ بەڵام بۆ ئەمان هەموو کاتێک لە کاتی نزیبوونەوەی وادەی هەڵبژاردندا پەنا بۆ ئەمە دەبن کە من ئەمە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم عوسمان کاروانی ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری یەکگرتوو لە سلێمانی و لەگەڵ مەکاک عوسمان زۆر بەخێر بێن با بەوە دەست پێ بکەم بۆ هەموو کاتێک کە لە وادەی هەڵبژاردن دێتە پێشەوە دەسەڵات پارتی وێکێتی ئەم وادەیە دواخەن بیانوو دێننەوە هەموو جارێک لە کاتی هاتنە پێشەوەی وادەی هەڵبژاردنە ئێمەوە دەبینین کە هەڵبژاردن دوا دەخرێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەلبەتە هەڵبژاردن کاتێک ئەنجامە دراوە لە هەرێمی کوردستاندا بۆ 4 ساڵ ئەنجام دراوە ئەم پەرلەمانتارانەی کە هەڵبژێراون 4 ساڵ و 1 ڕۆژ مافی ئەویان نییە کە نوێنەرایەتی خەڵک بکەن بۆیە گرنگە لەوەی کە ئەو خەڵکە کە ئەمانەی هەڵبژاردۆ کردوونی بە نوێنەری خۆی جارێکی تر ئەو مۆڵەتە بە خەڵک بدرێتەوانێت تاوەکو نوێنەری نوێی خۆیان هەڵبژێرنەوانێ بۆ ناو دەستگا و مؤسساتی هەرێم کە هەیە و بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە هەڵبژاردننی ڕاستەوخۆی لەگەلایەن هاونیشتیمانیانەوە بۆ دەکرێت و یەکێک لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی دیموکراسیش لە هەر وڵاتێکی دنیادا کە هەیە پرسی هەڵبژاردنە هەر دەوڵەتێک کە هەر حکومڕانێک کە نەتوانێت لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدات یاخود بە بیانوی جۆراوجۆر هەڵبژاردن دوا بخات ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو 4 ساڵەی کە ڕابردووە وەکو بڵێ کوردواتنی باشی نەکێڵاوە لەواچە جوتی ناو ئاویان کردبێت بێبەرهەم بوو بێکارەکانیان لە ڕابردوودا چونکە خەڵک پێوەری هەیە لەم 4 ساڵەدا لەسەر ئەساسی کۆمەڵێ پێوەر مامەڵە لەگەڵ ئەم حکومڕانانە دەکەن دەبینن لە ڕووی دیموکراسیوانێ بارودۆخی هەرێمی کوردستان گەشەی نەکردووە و لە ڕووی تەندروستیەوە گەشەی نەکردووە لە ڕووی ئابوووریەوە گەشەی نەکردووە لەسەر جەم سێکتەرەکان سەرەکیەکانی ژیان کە هەیە لە هەرێمی کوردستاندا هەر هەمووی بەرەو دواوە ڕۆیشتووە کاتێ پسەیری پرسی عەدالەت ئەکەن لە هەرێمی کوردستاندا تا سەرسخان نەعەدالەتی لە زۆربەی بوارەکاندا هەیە و فرسەتی وەکو بڵێ یەکسان بۆ گەنجان لە هەرێمی کوردستاندا لە مودەی 4 ساڵی ڕابردوو پێشووتریشدا بۆ کار نەبووە ڕۆڵدا بەشکردن نەبووە پەیوەندی دیبلۆماسیەکان لە هەرێمی کوردستاندا لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و لەگەڵ وڵاتە زەرهێزەکان و هەموو ئەوانەی کە هەبووە نەخراوەتەوە خزمەتی بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستان بۆیە و هەروەها ئەو خزمەت گوزاریانەی کە هەبووە لە ڕابردوودا لە ئاستی داخوازیەکانی خەڵکی کوردستاندا نەبووە و بە جۆرەها شێوە وەکو بڵێ مافی هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان پێشێل کراوە بەرژەوەندی گشتیەکان خراوەتە ئەولاوە و بەرژەوەندی حیزبی و کەسی و بنەماڵەیی شوێنی ئەمانەی گرتوتەوانێ کاتی هەرێمێ گوێنەکەی ئاوا بێت حکومڕانەکان ئاوا ئیداریان کردبێت بە دڵنیاییەوە متمانیان بەخۆیان نییە کە بچنە ناو هەڵبژاردنێکەوانێ لە کاتێکدا کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان بینی کە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار هەڵوێستێکی زۆر جوامێرانیان بەرامبەر بە حیزبە حکومڕانەکان نواند و زیاد لە 700,000 دەنگ کەمیان کرد و دەنگی هێزە ئۆپۆسیۆنەکان لە هەرێمی کوردستاندا بەڕاستی بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆوە بینی بۆیە ئەمە ئەو واقعانن کە بۆ حکومڕانانی هەرێمی کوردستان جێگەی حەزەرن لەوەی کەوا بڕیار بدەن چۆن بچنە ناو هەڵبژاردنەکانەوە بۆیە بە جۆرەها شێوە ئەیانەوێت دوای بخەن چونکە دەستگا و موسساتی نیشتیمانی لە ڕابردوودا نەیانتوانیوە بەو شێوەی کە پێویستە نیشتیمانی بن حکوومەت نەیتوانیوە بەو شێوەی کە پێویستە حکوومەتی هاوڵاتی بێ پەرلەمان نەیتوانیوە بێکاریگەر بێت لە دەرەوەی حیزبە حکومڕانەکان بڕیاری حیزبە حکومڕانەکان دادگاکان نەیانتوانیوە بەو شێوەیە کە پێویستە دادگایەکی سربەخۆبن و کاتێک کە کەسێک لەو هەرێمەدا ستەمێکی لێ ئەکرێت زوڵمێکی لێ ئەکرێت بچێت
بچێتە دادگاکان و هەست بەوە بکات کە ئەمە پەناگەیەکە بۆ گێڕانەوەی ئەو ستەمەی کە لێی کراوە ئەمە بارودۆخەکانن لە هەرێمی کوردستاندا ئەم بارودۆخانە لە ڕابردوودا وامان پێ دەڵێن کە بەڵێ ئەمان ترسێکی زۆریان هەیە لە ئەنجامدانی هەڵبژارنەکان هەر بۆیە لە ژێر جۆرەها بیانووی جۆرا و جۆردا هەوڵیاندا بەڕێکەوتنی بینی هەردوو لایەن هەڵبژارنەکان باش کاک عوسمان ئەگەر ئێمە وەک بەراوردکاریەک وەری بگری هەڵبژاردننی پەرلەمانی عراق تاوەکو ئێستا 11 مانگە ئەگەر لایەنەکانی دەسەڵات نەتیجە و ئەنجامی خراپ حکومڕانی خراپی بەکارهێنانی دەسەڵات جیاوازیکردن لە نێوان هاوڵاتی کەمکردنەوەی خزمەت گوزارە گشتەکانیان بە ئەنجامی هەڵبژاردنەکان بپێوایە و ئەگەر خەڵکانی هۆشیار و ڕاوێژکاری باشیان لەگەڵا بە خۆ دەبوو گۆڕانکاری لە شێوازی خزمەتکردنی هاوڵاتی ببینین یعنی ئەمڕۆ بڵاوە کردوەوە کە یەکەم پێرکارەبا بە 20,000 بۆ هاوڵاتیەک تۆ دەزانی کە هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕخنەکانیان زیاترە بێ یەکات هەڵبژاردن بۆچی دواخن کە عەزابیەوە هاوڵاتی وڵاتایە بانی نەتیجەکەی چیە بێ وەگریمان ساڵێکی تر ئەنجام هەڵبژاردنیان کرد وانە بەڵێ وایە جاوە بارودۆخێکە بەڕاستی کاک چییە ئەگەر سەرنجە بدەیت لەوەی کە ئەمان ئەوەندەی متمانەیان بە تەزویر و ساختەچێتی لە ناو هەڵبژاردنەکاندا هەیە بە گەندەڵی لە ناو پرۆسەی هەڵبژاردنەکاندا هەیە ئەوەندەی اعتیمادیان لەسەر دەنگی ڕاستەقینەی هاونیشتیمانیان نییە بۆیە ئەوان حەز ئەکەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوەتی دڵسار بن لەوەی کە بچن بۆ دەنگدان کە بەداخەوە ئەتوانم بڵم لەمەدا پلانی دەسەڵات سەرکەوتنی بەدەست هێناوە بەرامبەر بە هاوڵاتیان ئەو ناومێدی کە دروستیان کردووە بەرامبەر بە پرۆسی هەڵبژاردن توانیویانە کاریگەری لەسەر هاوڵاتیانی ئاسایی دروست بکەن و نەچنن بەردەم سندوقەکانی دەنگدان و دەنگی ڕاستەقینەی خۆیان نەدەن و نوێنەری ڕاستەقینەی خۆیانە نەبژێرن کە بەداخەوە ئەڵەمە بواە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاوا ئەم کاریگەری نەبووایە لەسەریان چونکە کاتێ لە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکادا کاتێ سیاسەتەکانی ترەمپ شکست دێنێ کە سیاسەتەکانی ترەمپ شکست دێنێ هاوڵاتیانی ناڕازی ئەوانەی کە ناڕازین لە سیاسەتی ترەمپ لە سیاسەتی حکومڕانی ترەمپ لە ئەمریکادا لە ماڵەکانی خۆیان دادانانیشن ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان بە دەنگەکانی خۆیان پیاوێکی وەکو ترەمپ لە سەر کورسی حکومڕانی دێن نەخوارەوانەیە لە کاتێکە زۆربەی محەلیلە سیاسیەکان کە لە دەرەوەی ئەمریکا تەحلیلی بارودۆخیانە کرد بە هەڵەدا چوون ویان ئەزانی کە ترەمپ جارێکی تر سەرکەوتن بەدەست دێنێتەوانەیە بەڵام هەڵی حکومڕانیەکەی ئەو وای لە هاوڵاتیانی ئەمریکا کرد لەوەی کە بەو شێوەیە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان ئەبێ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانیش بەڕاستی بەم شێوەیە بیرکەنەوە ئەبێ بۆ تەنها جارێکیش بێت هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی ڕاستەقینەی خۆیان بدەن چونکە کاتێک کە خەڵک ناچێت بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەنگ نادا ئەوە بەڕاستی خزمەتی ئەو حیزبە حکومڕانانەی کردووە کە لە ڕابردوودا ئەستەمی لێ کردووە کە دەستگا و مؤسساتی بەنیشتیمانی نێشتووە کە دنیای گەندەڵی زەرع کردووە لە ناو هەرێمی کوردستاندا کە بارودۆخی نەخوازراویان دروست کردووە بۆ یەک گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاونیشتیمانیان ئەو ڕۆشنبیریەی کەوا لە هەڵبژاردننی پێشوودا ئەوانەی کە چوونە سەر سندوقی دەنگدان ئەو وەعی کە بۆیان دروست بوو ئەگەر ڕێژەکە زیاتر بووە مشارەکەکە هەموو ئەوانە کە چوونەتە دەنگدان بەو شێوەیە دەنگیان ئەدا بە دڵنیاییەوە چونکە ئەوە خەڵکە ناڕازیەکەیە کە ناچێت بۆ دەنگدان ئەو خەڵکەیە کە بێزارە لەم حکومڕانیە ئەو خەڵکەیە کە بێزارە لەم ژیانە ئەو خەڵکەیە کە بێزارە لە کۆمەلگا لەسەر ئەو هاوڵاتیانی کە بە مشارەکە بژاردنیان نەکردووە ئۆپۆزسیۆن ئەم خەڵکانە ئەگەر بچنە سەر سندوقەکانی دەنگدان بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی ئەو حیزب ئۆپۆزسیۆنەکان دەنگ دەدەن و خزمەت بە بەرژەوەندە گشتەکانی خۆیان دەکەن و دژەبن بە ئەو حیزب حکومڕانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا حکومڕانی دەکەن باش بەڵام هەندێک سەرنجی شەیە پرسیارشم دەبێت لەسەرەوەی کە چۆن وا بکرێ ژمارەیەکی زیاتر لە هاوڵاتی بچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە ئۆپۆزسیۆن بدا دەمە ئەرکی ئۆپۆزسیۆن کە چۆن کاری لەسەرەکە بەڵام ڕێکێت ینی پارتیۆیشەتی تەنانەت لە بەرژەوەندی خۆشیان بیر ناکەنەوە ئێستا تاوەکۆم لە حەزەیە حاکمی مطلقی وڵاتن
خۆ دەکری هەڵبژاردن لە وادی خۆیان بکەن دەم و چاوەکان بگۆڕن کاندیدەکانی جیاوازیان پێشکەشکدا پرۆژی سیاسی و ئیداری و نمونی نوێ پێشکەش بکەن و بە جۆرێکی تر کاریان کردایە کە ئەم هەرێمە شەرمەزار نەبێت لە ئاستیەوەی کە هەموو هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستان لە وادی خۆی دواکەوتووە. یەکێ لەو گرفتانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە کاک چییە؟ حزب حکمڕانەکان سوودیان لە هەڵەی ڕابردووی خۆیان نەبینی. یعنی بۆ نمونە شەڕی ناوخۆ چه زیانێکی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاند. ئێستا بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە شەڕی ساردی ناوخۆ لە بینی هێز حکمڕانەکان لە هەندێک ڕۆ هەیە و لە هەندێک ڕووی تریشەوانێ لەسەر سفرەدانی شەڕ بۆ ڕێککەوتن لەسەر هەندێک بابی تر لەگەڵەوەدا دابەشدەکردنی ڕۆڵ لە نێوان هێز و لایەنە سیاسەکاندا نەبوونی خزمەتگوزاری لە ڕابردوودا زیانی زۆر گەورەی گەیاندووە بەڵام ئەوان ناتوانن سوود لە ڕابردووی خۆیان وەربگرن ناتوانن بە هەڵەکانی خۆیان بچنەوانێ چونکە بەڕاستی ئەوە مەردایەتی ئەوێت پیاوی خۆی ئەوێت بڵێت من ڕابردوو هەڵە بووم ئێستا پلانم هەیە بۆ داهاتووم چونکە ئەگەر سەرنجی ڕابردووی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بکەیت بەڕاستی مای سەربەرزی و مای وەکو بڵێ دەستکەوت و سەرکەوتن نییە بۆ ئێستاش ئەو بارودۆخەکەیە کە دەیبینن بۆ ئاینداش بە دڵنیاییەوە حس پلانێکی ڕوون و ڕۆشنیان پێ نییە لەوەی کەوا لە هەموو گۆشە نیگاکانەوانە بێن ئەم سیستەمە حکومڕانیە چاک بکەن بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو شکستی زیاتری ئەبەن ئەگەر لە ڕابردوودا چەندین دەلاقە هەبوو بێ لە جەستەی ئەم نیشتیمانە ئێستا ڕۆژانە دەلاقەی نوێ لە جەستەی نیشتیمان دەبێت ئەوە تا لەم ساڵی ڕابردوودا ئەوە تا لا بارودۆخی عێراقدا یەکێ لەوە کارانەی کە فەشەلی بە حکومڕانی عێراقێناوە ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتیە لەسەر پرسی سەر کۆمار یعنی ئامادەن هەموو سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە عێراقشدا بدەن بە ئاوا لە پێناوی ئەوەی کە پۆستی سەرۆک کۆمار کە بەڕاستی پۆستێکی ڕەمزیە لە عێراقێکی هەڵوەشاوە لە عێراقێکی فەوزایە هیچ دەسەڵاتێکی وای نیە و ناتوانێ هیچ ڕۆڵێکی وا گرنگ ببینێ ناتوانێ لە بڕیارە چارە نووساسەکاندا و لە بارودۆخە هەستیارەکاندا هیچ بڕیارێکی وا بدات کەسی دەبینیت شەڕێکی گەورەی بەڵام لەوێش لەگەڵەوەن کە هەڵبژاردن لەوێت دووبارە بکرێتەوە لەگەڵ لە پشتیوانی لە خۆپشاندانەکەن لێرە لە خۆپشاندەر دەدەن لێرە خۆپشاندەر دەگرن گشتی خەڵکی کوردستان بیا کردایە بەڕاستی ئێستا بارودۆخی کوردستان لە ئاستێکی تر و لە شوێنێکی تر دەبوو باسی دۆخی عێراقی کرد ئەوم پرسی ینی خۆ لەوێش جۆرەکی تر مامەڵە دەکەن پارتی یەکێتی پشتیوانی لە خۆپشاندەران دەکەن کە خۆپشاندان بوو لە ماوەی ڕابردوو لێرە لە خۆپشاندەر دەدەن خۆپشاندەر دەگرن پشتیوانی لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکەن لە بەغدا لێرە هەڵبژاردن دوا دەخەن ئەخربانێکە و دوو هەوا قوربانگیانەوە بەغدایە ئەمەیان هەرێمی کوردستانە لە بەغدا و نیشتیمانیانی هەرێمی کوردستان مافیانە بێنە سەر شەقامەکان و خۆپشاندان بکەن بەڵام لە حرێمی کوردستان کاتێک کە دێنە سەر شەقامەکان و خۆپشاندان دەکەن دەیان تۆمەتی جۆراجۆر دەخرێتە پاڵیان لە بەغدا مافیانە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بێن داواکاریەکانی خۆیان بگێنن و داخوازیەکان تعبیر لە داخوازیەکانی خۆیان بکەن بەڵام کاتێک کە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بیانەوێ شتێکی وا بکەن ئەبێ ڕاپێکی زیندان بکرێن ئەبێ حکم بدرێن کورە لەسەر کەیسی جۆرا و جۆر ڕۆژنامەنووسێک بچێ بگەڕێ بە دوا زانیاریەکە لەگەڵ کونسولگەریەکە چاوپێکەوتنی کردووە ئێستا ئاگچنەی گەڕای دەن بە دادگا و دادگاش حکمیەدا و لە پێچینەوەی لەگەڵدا دەکەن بەڵام لە بەغدا مافتەکەوە ئەڵێ بۆ زانیاریەکانیان دەست ناخن بۆ زانیاریان نادەنێ بەڕاستی ئەمە عیبەیەکی زۆر گەورەیە ئەمە زمونە بوو کە ئامانویستی گوازینەوە بە بەغدا و بە وڵاتانی دەرودراوسێ ئەمەی ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا کە هەمانە بەڕاستی ئەمە سیستمی حکومڕانی نییە دنیایەکی سیر و سەمەرێ دوو ئیدارێ دوو حیزبە لەم دوو دێگەڵە و لەو دوو دێگەڵە بینایەکی شێ لە هەولێر لێ نووسراوە ئەنجومەنی وەزیران بەڕاستیە دیکۆرە ئەگینا ئیدارە و سیاست و ئوموراتی ئەو دوو دێگەڵە و ئەم دوو دێگەڵە هەر حکومڕانەکان هەر یەکە بە خۆیانەکەن ئەمە ئەو بارودۆخە سیر و سەمەرەیە کە لە دنیادا دروستیان کردووە کە ئەگەر بگەڕێت لە هیچ شوێنێکی دنیادا بەڕاستی حکومڕانی لەم جۆرە دەستنا باش ئەمڕۆ مەلا بەختیار خۆی دەڵێتەوە پارتی یەکێتینکەوە کاری دواخستنی هەڵبژاردنن بەڵام ئەوەم بۆ گرنگ بوو کە ئەوان لەلایەکەوە دەیانەوێت هەڵبژاردن دوا بخەن لەلایەکی ترەوە کار لەسەر بێباکردنی هەڵبژاردن بێباکردنی پەرلەمان و دروستکردنی خەڵکانی ساختە ینی
تۆ لەم لاوە هەڵبژاردن دوا دەخەی لەو لاوە خەڵک هانەدەی یان خەڵک بێهیواکەی لە پرۆسی هەڵبژاردن ینی ئەزمموی حکومڕانی پارتیوێکێتی لانی کەم بای ئەوەندە ڕای نەگرتوون کە بزان بە هەڵەکانی خۆیان هابچنەوە ڕەنگە هەراوەندە بکەن زۆر زیان نەکەن. بەڵێ آخر ئەو دەستگا و مؤسساتی نیشتیمانیانە بۆ ئەوان حەزەکەن بێ ناوەڕۆک بێت لەبەرەوەی چونکە پەرلەمان بەڕاستی ئەگەر ببێتە قیبلە نمای حکومەت بە جددی قیبلە نمای حکومەت بێت ئەگەر پەرلەمان کاری خۆی بتوانێت جێبەجێ بکات و بە دوواداچوون بۆ هەموو گەندەڵیەکانیان بکات ئەگەر پەرلەمان لە 2013ەوە هەتاوەکو ئێستا هەموو ساڵێ بودجەی حکوومەتی تەقدیم بکرایە و بە دوواداچوونی وردی بۆ بکردایە ئەوانیش نانەتوانی لە بەریان ناڕۆژ لەبەرەوەی کە ئەم هەموو گەندەڵیە بکەن ئەگەر دادگاکان سربەخۆ بن بەڕاستی تاوانبارێک لە سلێمانی تاوان ئەنجام نادات و ڕابکا بۆ هەولێر پەنای بدەن لە هەولێر تاوانێک ئەنجام نادات و ڕابکا بۆ سلێمانی پەنای بدەن ئەگەر دادگاکان سربەخۆ بوونایە و بەڕاستی وەکو بڵێ دادگا بوونایە و مافی مافخراوانیان بە تەواتی بجێڕایەتەوانێ و ڕوبەڕووی هەموو ستەمکارێک بۆ ئێستانایەتەوانێ بارودۆخەکە بەم شێوەی ئێستا نابوو بۆی ئەو دام و دەستگا و مؤسساتانی کە ئێستا هەیە نازانم یعنی حتا تەنانەت حکومەت بە قەناعەتی من مؤسسەیەکە بۆ شەرعیەت پێدانی بەرنامە و پلانە حیزبیەکانی خۆیان کە هەیەە لەو چوارچێوەیەدا جێگەی بکەنەوانێ و ناونیشانی بۆ بدۆزنەوانێ بۆ ئەوەی وەکو بڵێ لە ڕووی جەماوەریەوە زۆر لەسەریان نەکەوێت ئەگینا بەڕاستی ئەمە دەوڵەتمەداری و دەوڵەتداری و حکومڕانی نییە کە ئێستا ئەمانە لە هەرێمی کوردستان ئایکەن کاتێک کە تۆ دەوڵەتداریت کرد کە دەوڵەتمەدار بووی ئەبێ خزمەتکاری خەڵکی خۆت بیت ئەبێ هەموو بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆت بخەیتە ژێر پێتەوە لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستاندا ئەبێ هەموو ئەو پەیوەندیە نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆیانەی کە هەتا بیخەیتەوە خزمەتی یان نیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەبێت بەڕاستی هەموو ئەو هاوکاریە دەرەکیانەی کە دێ هەموو ئەو داهاتانەی کە لە ناوخۆدا هەیە هەموو ئەو سەرمایەی کە لە بەرەنجامی نەوت و غاز و ئەمانەوە کۆ دەبێتەوە ئەبوایە بخراتەوە خزمەت گوزاریەکانی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان و بەژیانی خەڵکەوە دیار بووایە خەڵک پێوەی دیار بووایە لەوەی کەوا ژیانیان هەنگاوێک بەرەو پێشەوە ڕۆیشتووە بەڵام بەداخەوە ئەمان بەردەوام خەریکی ململانی ناوخۆیانن خەریکی بێزکردنی پێگە و پۆستی حیزبی خۆیانن ئەم بێباکیەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕاستی بێباکێکە حەقا هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لە ڕۆژانی هەڵبژاردندا ئەم سزای ئەم بێباکیان بدەن بۆ ئەوەی دەرسێک بۆ مێژوو بۆ حکومڕانان بە حکومڕانان بدەن لەسەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی جورئەت نەکا هیچ ئەگەر ئەمانش دەرنەچوونەوە هەر هێزێکی تر دەرچوو ئەگەر ئێمەش دەرچوین ئەگەر نەوەی نوێژ دەرچوو ئەگەر هەر کەسێک دەرچوو بۆی هیچ هێزێک جورئەت نەکا وەک ڕابردووەکەم بکاتەوە باشە نیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەوان ئێستا لە ڕووی ئەخلاقیەوە لە بەردەمی بەرپرسیارەتێکی گەورەدا باش خەڵک ئاسانەکە ئەوەی کە لە حکومڕانی بینیوێتی بێنێتە بەرچاوی سوتەمەنی لە ئێستا بۆ نمونە بەرمیلێک نەوت ئێمە لە راپۆرتی کامان بۆ وڵاتی وتی ترسیەوەمانێکە بێتە 300 ئەمپێرێک کارەبا بە 20,000 بنزین سەروی 1000 دینارە لیترێکی بێگومان کارتی حکومی و تەندروستی دەزانین کە چی لاتوە لە پەروەردە و لە تەندروستیە چۆن بێبەها کراوە چۆن ئیهمال کراوە هاوڵاتیەک ئەبێ خەمیەوەی بێکە نەخۆش نەکەوێت جگەلەوە ینی بابەتی ئاسایش و پاراستنی هەرێمی کوردستان و تاکی هەرێمی کوردستان ڕەنگە ئەسڵەن ئەمانە ئەوەندە هەڵەیان کە دەبێت کە هاوڵاتی بە ئاسانی ئەمانە ببینێت خۆ بێ ئەمانە هەمووی لە بەرچاو بگرێت چکە دوجار تۆ لە ڕووی نەتەوەی لە ڕووی ئەرکی هاوڵاتی بوونی خۆت هەموو ئەمانە دەبینیت و درکی پێ دەکەی کە ژیانی هاوڵاتیان چەند قورس کردووە ئەوە پرسیاری موچە ناکەم کە چۆن دوا دەکەوێت چۆندا بەشێکن قسەکەی جەنابەت تەواوە یعنی ئێستا ئەو هەموو بارگرانی کە لە ڕابردوودا بۆ هاونیشتمانیانی هەرێمی کوردستان دروست کراوە یاخود بە ناوی پرسی نەتەوەیەوە بە ناوی نەتەوەوە بە ناوی نەتەوەوانەیە چن بۆ بەغدا بە ناوی کوردەوەڕن بەس بۆ کوردی ناکەن بۆ خۆیان یەکەن بەس بە ناوی کوردەوەڕن
یعنی بارودۆخێکیان خۆڵقاندووە لە هەرێمی کوردستاندا بەڕاستی بارودۆخێکە کە بارودۆخێکی زۆر سەیر و سەمەرەیە ئەگەر سەرنجی هەر سیستمێکی حکومڕانی لەو دنیادا بکەی بڕۆ کوێ بە فاشیل ئەزانی کوێ بە دواکەوت و ئەزانی بڕۆ بەراوردی بکە لەگەڵ هەرێمی کوردستاندا بڕۆ بارودۆخی باخر لە ماوەی 30 ساڵی حکومڕانیاندا نەیانتوانی کارەبا چارەسەرکەن نەیانتوانی کێشەی ئاو چارەسەرکەن نەیانتوانی کێشەی خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان چارەسەرکەن یعنی دەیان مافیای جۆرا و جۆر لەم وڵاتەدا دروست بووە بە کەیفی خۆی دەست ئەبا بۆ مڵکی گشتی و داگیری ئەکات و ئەیبات بۆ بەرژەوەندێت تایبەتەکانی خۆی وەکو شەخص بەکارهێنێت ئەمانە یعنی ئەوەندە مرکزی بڕیار لە هەرێمی کوردستاندا دروست بووە ئەرێکا کە پەرلەمان بڕیارەدا یا حکوومەت بڕیارەدا یا حیزبا یا مەکتەب سیاسی حیزب حکومڕانەکان بڕیارەدا یا سەرۆکی حیزبەکان بڕیارەدا یعنی ئەوەندە موقعی بڕیار دروست بووە نایڵن ئەو شوێنەی کە موقعی بڕیاردانە کە پەرلەمانە ببێتە موقعێکی سەرەکی بۆ بڕیاردان لە هەرێمی کوردستاندا بەردەوام بێ بەهایەکەن ئێستا لەو وڵاتەدا بەڕاستی بڕۆ سەری ئەو حیزب حکومڕانانەکە ئادێ بڕیار لە کوێدا کۆبەتەوانێ چوارچێوەی بڕیارەکان لەناو حیزب حکومڕانەکانیشدا لەناو مەکتەبی سیاسی مەکتەبی سیاسیش لە نێوان سێ-چوار کەس سێ-چوار کەسەکەش گورد بۆتەوانێ بۆ نێوان یەک کەس لەمبەر و یەک کەس لەوبەر یعنی بارودۆخی هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەم ئاقارەی ئێستا ئەمە بارودۆخی بڕیاردانە لە هەرێمی کوردستان کاتێک کە بارودۆخی هەرێمی کوردستان ئەم هەموو فرەجەمسەریەی هەبێت ئەو هەموو تەدەخولاتەی هەبێت ئەو هەموو تێکەڵاو و فەوزایی تێدا بێت تۆ بەنیازی چ بەرەنجامێکی لێ بکەوێتەوە هەرو بەرەنجامی لێ یەکەوێتوانێ کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کوا وەزیرێکی گەندەڵ درا بە دادگا کوا بەڕێوەبەرێکی گشتی لەسەر گەندەڵی دادگایی کرا کوا بکوژانی ڕۆژنامەنووسەکان و ڕۆشنبیران و هەموو ئەوانەی کە ڕابەراتی خۆپیشاندەرەکانیانە کرد لە هەرێمی کوردستاندا کوا بکوا حچیان دران بە دادگا کوا کەسێکیان لە زیندانایە ینی هەموو بارودۆخی هەرێمی کوردستانە تۆ لەم بارودۆخە چاوەڕوانی چیەکەی ئەبێر چاوەڕوانی ئەو بارودۆخە نەخوازراوانە بکەی کە ئێستا هەیە بەداخەوە بەڕاست باشە کاک عوسمان کارکردنی دەسەڵات لەسەر کەسایەتی خەڵکانی ناڕازی یان دەرخستنی کۆمەڵە کەسایەتی ساختەش سەرنجی تۆ چییە لەسەرەوە بۆچی لە نێو ئەو خەڵکانی کە لە دەرەوەی پارتیویشێتین بێگومان یا خۆیان واوێنا دەکەن جۆرێک لە شڵەژان جۆرێک لە پەلاماردان بۆ ێزە ئۆپۆسیۆنەکان بۆ کەساتی ئۆپۆسیۆنەکان تەنانەت بۆ حیزبە سیاسی ئۆپۆسیۆنەکان دەبینین ینی ئەوە دەسەڵات ئێمە دەبینین چۆن حکوم دەکەن ئەمان بۆچی وا مامەڵە دەکەن لەگەڵ ئەو واقعیکە لە کوردستانەیە وەڵام من قەناعەتم وایە کاکچیە هێزە ئۆپۆسیۆنەکان جارێ لە ناو خۆیاندا هەر پەلاماردانێک بەرامبەر بە یەکتری بکەن لە بەرژەوەندی دەسەڵاتە و هەر کەسایەتێکی ناڕازی لە هەرێمی کوردستاندا هەر جۆرە پەلاماردانێکی هەبێ بۆ هێزە ئۆپۆسیۆنەکان هەر ئەڕژێتەوانێ ناو خزمەتی دەسەڵات و هەر جۆرە ناکۆکێک لە نێوان کەسایەتی و لایەنە کەسایەتی ناڕازیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ هێزە ئۆپۆسیۆنەکان و هەموویان بەیەکەوە بەلای کەمەوە ئەگەر نەتوانن هەموویان بەیەکەوە لیستێکی هاوبەشی ناڕازی کوردستانی لە هەرێمی کوردستاندا دروست بکەن بەلای کەمەوە ئەبێ هەموو ئەمانە هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ یەکتریدا هەر هێزێکی ئۆپۆسیۆن هەر کەسایەتێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا پەلاماری هێزە ئۆپۆسیۆنەکان بدات و هەروەها بێوێ ئەو بارودۆخەی کە هەیە لە ناڕەزایەتی خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بیقۆزێتەوە بە شێوازێکی تر بەڕاستی ئەوە خزمەتی کردو بەو دەسەڵاتی کە لە ڕابردوودا هەتاوەکو ئێستا ستەمی کردو لە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان باش بەڵام من دەمەوێت لێرە بەشێک لە سەرنج و ڕخنەشکە لەسەر لایەنە ئۆپۆسیۆنەکان دەگیرێت دەوترێکە ینی کۆگنین پرۆژه بەشیان نییە بە تەواوی و هەندێک سەرنجێوانێک کە بەشێک لە ئۆپۆسیۆن بەشدارن تاوەکوێسە لە سوڵتە یان درێژکەرەوەی تەمەنی ئەم دەسەڵاتی ئێستن و ئۆپۆسیۆن دەبێت چی بکات چی بنیاد بنێ لەسەر ئەم ناڕەزایەتیانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانەیە دوجار ئەوەی کە بە واقعی دەیبینین دەنجێکی ناڕەزایەتی تەواو بەرزی لە ناو کۆمەلگاکە دروست کردووە چۆن کار لەسەر ئەمانە بکرێت کاکچیە من هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن کەسێ هێزی ئۆپۆزیسیۆن بە ڕسمی لە هەرێمی کوردستانە هەیە ئەوە نەوەی نێو یەکگرت و کۆمەڵی دادگەری هیچ هێزێک نبینم کە ئەمانە درێژەیان دابێت بە درێژەی ئەو تەمەنی دەسەڵاتە
جۆری پرسیارەکەی جەنابش لەوەیە کە ئەمە خلافا دەجوڵێنێت ئەوەش خزمەت ناکە بەڕاستی ئێستا ئەم پرسیارەی تۆش خزمەت ناکە بە تەبایی ناوماڵی هێزە ئۆپۆزیسیۆنەکان من پرسیارم کرد پرسیارم سیاقی پرسیارەکە میوادارم کە بە هەڵەتێ نەگەشتوی من پرسیارم لەسەرەوە کرد کە بەشێک لە ڕەخنەکان ئەمانن بۆی کە تۆ وەڵام بێتەوە دەکات لە هەرێمی کوردستاندا ئەزانم باسەکە لەوەیە کە ئەو بارودۆخی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەتوانم بڵم تا ڕادەیەک بۆ نمونە لە پەرلەمان و لە زۆرترین وێزگەدا هەماهەنگیانە بووە ئێمە ئەگەر من باسی خۆم کەم وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئەگەر بەروارەکەی غەڵەت نەڵێم لە 21 2020دا بڕیاری سەرکردایەتی یەکگرتومان وەرگرتە بوو لەوەی کەوا ئێمە هێد لیستێک لە دەرەوەی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان لەگەڵ کەسایەتیەکان دروست بکەین ئەوە بوو سەری نەگرت ئەو پەڕی هەوڵیشماندا ئێستش بە نیسبەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە ئەم دەرگایە کراوەیە بۆ گفتوگۆکردن و دامان نەخستووە و حەزمان لە گفتوگۆکردنە لە هەموو ئەم دەرگایان لە هەموو ئەم ڕێگانەوە چ شێوازێک خزمەت بە بەرەی ناڕازی بەرەی ئۆپۆزیسیۆنەکە لە هەرێمی کوردستاندا ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دەرگای گفتوگۆمان لە هیچ جێکە لەم وارانەدا نەخستووە کە لە ڕابردوودا پێشەنگیمان هەڵبژارد لە گفتوگۆکانی ڕابردوودا و ئێستا ژامادەی کە ئەم ناڕازایەتی وڵاتی تەرجمە بکەین بۆ سەر سندوقەکانی دەنگدان بۆ نزیکبوونەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە بوونی پرۆژە پێکەوە و دوجار ئەنجامی هەبێت ئەگەر لە هەر هەڵبژاردنێکە لە داهاتوو ئەنجام درێت ئەوە تەبایی نێوان هێز و لایەنە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان و هەماهەنگی یەکتری و لە ڕووی لە زۆر ڕۆ تەبعاً لە ڕووی پلانی داڕشتنێکی وردەوانێ لەسەر ئەوەی کەوا چۆنیەتی دروستکردنی وعی و هۆشیاری بۆ تاک لەسەر ئاستی کوردستاندا کە چوونە سەر سندوقەکانی دەنگدان بەڕاستی ڕۆژی حکومداری حکمی ئەوە بەسەر حیزبە حکمڕانەکاندا بێجگەلەوەی لە چەندین وێستگە و لە چەندین گۆشەنیگای ترەوانێ ئەتوانن هێزە ئۆپۆزیسیۆنەکان هاوکار و هەماهەنگی یەکتری بن لەگەڵ هەموو کەسایەتیە ناڕازیەکانی تریش کە لە هەرێمی کوردستانە هەیە نەک تەنها هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەر کەسێکی ناڕازی لە هەرێمی کوردستاندا هەر کەسایەتیەک هەر کەسێکی ڕۆشنبیر ڕۆشنفکر سیاسیە کە ئێستا لە ماڵەکەی خۆیەتی هەموو ئەوانە کە دەنگێکی ناڕازین لە هەرێمی کوردستاندا بەڕاستیە بێ هەمومان هەماهەنگ بین هاوکار بین تەبابین لەگەڵ یەکترا بۆەوەی بتوانین کاریگەری دروست بکەین لەسەر بەشداری پێکردنی زۆربەی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بۆ سەر سندوقەکانی دەنگدان چونکە ئەمە تەنها ڕێگەیە بۆ ئەوەی کەوا حیزبە حکمڕانەکان لە ڕابردوودا جارێکی تر کە ئێستا لە ڕابردوودا حکومیان کردووە بۆ داهاتوو نەتوانن جارێکی تر بەم شێوەیە حکم بکەن و بەم قووەت و توانایی ئێستانەوە نێنەوە سەر حکمڕانی ئەمە ئەتوانین بڵێن خزمەتێکی باشی نێوان هێز و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە کات ئەو بەیەکەوە بوونە ئەو لە یەکتر تێگەیشتنە واسێنان لە یەکتر خوێندن راپۆرتێک من بکەم لەسەر حیزبێکی سیاسی لە پێناویەوەی دوو کەزافەرینم بۆ بکایە شتێک ئەمە خزمەت بەڕاستی حیزبە حکمڕانەکانەکە لە هەرێمی کوردستاندا نابێ هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن و هیچ کەسایەتێکی ناڕازی خۆی لەم شتانە نزیک بکاتەوەوانە ئەبێ هەمومان خۆمان بەجوور بگرین لەوە و هەمومان هەماهەنگ و هاوکار بین لەگەڵ یەکتریدا. باش کاک عوسمان بە دەرفەت تێزانم وەکو کۆتا پرسیار سەبارەت بەو دۆخی کە لە عێراقیش دەگوزارێ ناکۆکیەکی زۆر هەیە چەقبەستوی سیاسی هەیە و ڕوون نییە کە ئەوەی لە داهاتوو ڕوودەدات چییە خۆپشاندان و ناڕەزایەتەکان و تەنانەت لاگرانی سەدر هاتنە سەر شەقام خەڵک کوژرا لە نێوانیاندا و ترس هەبوو کە شەڕی نێوماڵی شیعیش بێت ئەوە من ئەمە دەبەستمەوە بە دۆخی هەرێمی کوردستانیشەوە ئێمە هەڵبژاردن لە کاتی خۆی ناکەین دەستورمان نییە کێشەمان زۆرە لەسەری شتێک لایەنەکانی دەسەڵات کۆگنین لەگەڵ ئۆپۆزیسیۆن و هاوڵاتیان و شەقام پێت وایە کە ئایندەی عێراق چۆنە بێت ئەوەی کە ڕوو دەدات لە بەغدا بەکوێگە وەڵام من پێم وایە بارودۆخی عێراق بارودۆخێکی ئالۆزە و تەحلیلکردن بۆی خوێندنەوەش بۆی زۆر ئاسان نییە چونکە بەڕاستی سەرکردە سیاسیەکانی عێراقیش ئەوەندە بڕیاری سەیر و سەمەرە ئەدەن لە ژیانی سیاسی خۆیانە کە چاوەڕوان نەکراوە ئەوەی کە ئێستا هەیە سەدریەکان لە ڕاستیە
ئیجازیان پێنەدان حکوومەت پێک بێنن چونکە ئەوان کە لەگەڵ حکوومەتێکی تەوافقی دابوون بەڕاستی چوارچەوەی هەماهنگگی لە ترسی ئەوە ڕێگەیانگل لە سەدرریەکان کە حکوومەت پێک بێنن ئەترسان لەوەی کەوا سەرکردەکانی ناو چوارچەوەی هەماهنگگی بدەن بە دادگا و لێ پرسیینەوە و لە پێچینەوەیان لێ بکەن بەرامبەر بە هەموو ئەو گەندەڵیانەی کە لە ڕابردوودا بووە و ئێستا کە معادلەکە پێچەوانە بۆتەوانێ کە ئێستا سەدرریەکان بە قەنەعەتی من بە هەڵەیەکی خۆیان کە لە پەرلەمان هاتنە دەرەوانێ ئێستا بارودۆخێکی نوێ هاتۆتە ئاراوە لەوەی کەوا چوارچەوەی هەماهنگگی ئەگەر بێوێ حکوومەت پێک بێنێ بە قەنەعەتی من تاواکو ئێستاش سەدرریەکان ڕێگر ئەبن لە بەردەمی پێکەنانی ئەو حکوومەتە چونکە ئەو حەزەرەی کە پێشتر چوارچەوەی هەماهنگگیی بوو ئێستا سەدرریەکان هەیەی بۆ ئەوەی کەوا لێپێسینەوە ڕێگە نادەن دەسەڵاتی قووەی قانون بدەن بە چوارچەوەی هەماهنگگی لە چوارچەوەی حکوومەتە تاوەکو دوایی بڕیاری نەخوازراویان بەسەردا بدەن و لێ پرسیینەوە لە پێچینەوەیان لێ بکەن بۆیە بە دووری نازانرێت ئەو بارودۆخەی کە لە ڕێی مختەدا سەدرەوانێک کە بەڕاستی هێور بۆەوە لە بەرەنجامی ڕێکەوتنێکا بێت بەرامبەر بە هەڵبژاردنەکانی داهاتوو لە عێراقدا کە هەیە یەکێکە لە ئاگەرەکان بەڕاستی کە هەیە چونکە ئەم بارودۆخی کە ئێستا لە عێراقدا هەیە بارودۆخێکە زۆر زەحمەتە بتوانرێت بەم شێوەیە کە ئێستا حکوومەت پێک بێنرێت ئەگەر پێکش بێنرێت بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا بە دڵنیاییەوە سەدرریەکان بەردەوام بن لە بە دروستکردنی بربەست و ڕێگری و ئەو ململانە نێودوڵەتی کە لە عێراقدا هەیە لەلایەن ئەمریکیەکان و ئێرانیەکانەوانێ ئەوەش پەیوەندی بە ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئەمریکا و ئێرانەوە هەیە ئەگەر ئەوان لێک تێگەشتێکیان بۆ دروست ببێت بارودۆخی عێراقش بە جۆرێکی تر ئەگەرێکەیە ئێستا بەڕاستی هەڵوەشانەوەی هەڵبژاردنەکانش نابێتە چارەسەر بۆ عێراق لەبەرەوەی چونکە لەوە چار بارودۆخەکە بەم شێوەیە تێپەڕێت بەڵام هەڵنەوەشانەوەشی لەم بارودۆخی ئێستادا ئاسان نییە سەدرریەکان بێڵن حکوومەتێک بێتە پێشەوانێ و قووەی قانونی پێ بدەن کە لەو دوایی لەو ڕێگەدا حکمی ئەمان بدەن. بەڵێ سوپاس بۆ عوسمان کاروانی ئەندامی ئەنجومەنی جێبەجەکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان سلێمانی و لەگەڵم بووی سوپاس بۆ بەشداریت لەگەڵمان.